ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنامەیەکتری ڕاڤا بە دیدارتان شاد دەبین. تەوەری بەرنامەکەمان تایبەتە بە نوێترین ڕێنماییەکانی تایبەت بە کاری میدیایی لە هەرێمی کوردستان. ئەم تەوەرە گفتوگۆکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک دکتۆر شوان ئادەم ئەیڤا، سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی. کاک دکتۆر شوان بەخێر بێت و خۆشحاڵین. زۆر سوپاس. کاک دکتۆر، ئەوەی کە لە 22 پێنج وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بڵاوی کردەوە دەقی کۆمەڵێک ڕێنماییە کە ئەوەی لە بەردەستی جەنابی شتانە هەیە و پێشترش لەگەڵ بەڕێستان گفتوگۆمان کردووە. بابەتێکی چڕ و پڕ و هەمەلایەنە و قسەکردنە لەسەر کۆمەڵێک ڕێنمایی نوێ سەبارەت بە ڕێخستنەوەی کاری میدیایی لە هەرێمی کوردستان و ڕەنگە بە خۆی جۆر لە جۆرەکان بەشێک لە ئەستەنگ و ئاری شەش بەدوای خۆیان بهێنێت. پێمان خۆش بوو بەڕێستان وەکو ڕێکخراوێکی تایبەتمەند لە بواری کاری میدیایی و چاودێریکردنی میدیای کوردیا و بەڕێزشت وەکو پسپۆر وەکو مامۆسایەکی زانکۆ لە کاری میدیایە گفتوگۆیم تەورە بکەین بە تایبەت لەو ڕەنگەیەوە کە پرسی میدیا لە هەرێمی کوردستان ئێستا بۆ بەیەکی لە کێشەکان و خەڵک لەسەر ئاستی گشتی ناوەندە زانستیەکان ناوەندەکانی لێکۆڵینەوە ڕێکخراوگەری لە چەشنی ڕێکخراوەکەی بەڕێستان گفتوگۆیەوەکەن و ئەم بابەتە بە کێشە ئازانن لە بابەتی چ میدیا لە ئاستە گشتێکەوە چ میدیا ئەلکترۆنی و چێ تێکەڵبوونی سۆشیال میدیا لەگەڵ بابەتی میدیایە و زۆر جاریش ئەوەی کە ئێستا پێوترێ میدیای هاوڵاتی یان ڕۆژنامەنووسی هاوڵاتی کە ئەوەش بۆ خۆی لەگەڵ خۆیان کۆمەڵێک ڕەنگە لایەنی باش و ئیجابی هێنابێ و هاوکاتیش کۆمەڵێک کێشە و ئەستەنگ و لەم پەریشیە ناوەتە ناوەوە کە بەڕاستی ئێستا خەڵک لە ئاستا گشتێکە کاتێکی دوێنیت سەبارەت بە میدیا نیگەرانە لەوەی کە زانیاری لە ئاستی پێویستە پێ نابەخشێ لەسەر ئاستی پێویستە بەرنامەی ڕۆشنبیری و پەرەپێدانی نییە و زۆر جاریش بەڕاستی بەشێک لە کەناڵەکانی میدیا بەشێک لە سایتە ئەلکترۆنیەکان بەشێک لە سۆشیال میدیا کەش و هەلومەرجیان هێناوە تاراوە کە توانین بڵین دۆخێکی فەوزەویە و لەم دۆخە فەوزەویە ئەوەی کە زیانمەند دەبێ بەڕاستی هاوڵاتیە بە تایبەتی و هاوڵاتیانەی کە بە شوێنی مافەکانیان ناگەڕێن یان گلەییان هەیە ڕخنەیان هەیە لە سیستمەکە خاوەنی بیر و بۆچوونێکی تایبەتی خۆیانن خوێنەوەی جەنابەت بۆ ئەم ڕێنمایە نوێیانە بۆ کە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان دەری کردووە ئەگەر لە ئاستە گشتەکەیە پرسیار بکەم بابەتێکی ئیجابیە ئەکرێ ئێمە دەستپێکێکی نوێ بێ بۆ ئەوەی کە میدیای کوردی سەرڕێ بخرێتەوە. ڕاستەکەی هەموو قسانەی جەنابەت کردە لەسەر دۆخی میدیا ڕاستن. میدیا لە ئێستا لە هەرێمی کوردستان لە خراپترین دۆخی خۆیدایە، بە تایبەت کە ئێماڵێ لە خراپترین دۆخیدایە لە ئاستی بەرەمێنان و لە ڕووی ناوەڕۆکەوە دۆخێکی زۆر خراپە. ڕەنگە لە ڕووی تەکنیکەوە ئامێر و کەرەسەی زۆر پێشکەوتوو هاتبێ بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن، بەڵام لە ڕووی ناوەڕۆکەوە بە تایبەت کواڵیتی ئەو بەرهەمانەی کە پێشکەشەکرێ اینجا لە ئاستی هەواڵە بێ، لە ئاستی بەرنامەیە بێ، لە ئاستی ریپۆرتۆژ و بەدواداچوون و هەموو ژانرەکانی دیکەی ڕۆژنامەوانی بێ لە ئاستێکی زۆر خراپایە. لەبەرەوەی بەڕاستی ئێستا لە کوردستانە ئیشی میدیایی ناکرێت. میدیا کراوەتە ئامڕازێک بۆ ئەوەی ئیشی سیاسی، ئیشی هەواڵگری، ئیشی دیکەی پێ بکرێت کە میدیایی نییە، کە پیشەیی نییە، کە لە ڕووی یاسابەرکارەکانی هەرێمی کوردستان و عێراقەوە ڕێگە پێنەدراوە، لە ڕووی پێوەرەکانی ڕەسا پیشەیەکانی ڕاگەاندنەوە نەگونجاو و نەشیاوە. ئەم گلەی و گازندانەی ئێمەمانان و خەڵکانی وەکوڵێ قاڵبووی ناوبوارەکە ئەوانەی کە بە کردەیی ئیشەکەن لە بواری ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری بە تایبەت ئەوانەیان کە لە خەمی پاراستنی پێوەرە پیشەیەکانان، لە خەمی پاراستنی بەهاکانان بەها ڕۆژنامەوانەکانان ساڵانێکە گلەی و گازنداکەن کە دۆخی میدیایی بەڕاستی لە خراپترین دۆخایە. ئەم گلەی و گازندانە لێر و لەوێەوە گەیشتوێتەوە بە جێهەتی دەسەڵات هەڵبەدێمە بە هەرسێ ئاستەکەیەوە ئەڵین، هەم دەسەڵاتی یاسادانە لە مەبەزلەی پەرلەمانی کوردستانە، هەم دەسەڵاتی ڕاپەڕاندن کە مەبەزلەی حکوومەتە و دامودەستگاکانی و هەم دەسەڵاتی دادوەریش کە مەبەزلەی سیستمی دادوەریە. لە ڕووی پەرلەمانیەوە ئێمە لە دوای 92 دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستا نزیکەی 410 یاسا دەرچوون لە پەرلەمانی کوردستانەوە. لەو 410
نزیکەی دەیاسایان پەیوەستە بە بواری ڕاگەاندن ڕۆژنامەگەری ئەم دەیاسایانەی کە هەن کەم و کورتیان تایە بەشێکیان وەکۆڵە تێکەڵاوی هەیە لە نێوان مادەکانیان لە نێوان بڕگەکانیانە بەشێکیان کەم و کورتی هەیە لەوەی ئاماژە بە هەندێ دیاردەی تازەی میدیایی هەیە نەکراوە و کێشەی دروست کردووە بۆ نمونە ئێمە هیچ یاسایەکمان نییە بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی هیچ یاسایەکمان نییە بۆ ڕێخستنی تۆڕە کۆمەڵایەتەکان هیچ یاسایەکمان نییە بۆ پاراستنی مافی ژیانی تایبەت لە دەستی میدیاوان و میدیای کوردی کە تەداخلاتێکی زۆری تیاکرێ ئەمانە بەشێکن لەو کێشانە کە تا ئێستا ئێمە دەقی یاساییمان نییە و لە ڕووی یاساییشەوە قسەیەک هەیە ئەڵێ لا جەریمە ولا عقوبە ئیلا بالنەس واتە هیچ تاوانێک و سزایەک وجودی نابێ ئەگەر دەقێکی یاسایی پاڵپشتی نەبێ بۆیە بەشێک لەو کێشانەی کە هەیە ئێستا کە بە یاسا ڕێک نەکراون بۆ نمونەوە کێشانەی کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە دروزە بن یاسای تایبەتمەندمان نییە و لە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری ساڵی 2007 معالەجە ئێمەی نەکردووە و یاسای ژمارە 6 ساڵی 2010 خراپ بەکارهێنانی ئامریکانی پەیوەندیکردن هەیە کە معالەجەی باوڵێن تۆڕە کۆمەڵایەتەکانی نەکردووە بەڵام ئێستا دادگاکان لەبەرەوەی یاسایەکمان نییە بە تاوانە ئەلکترۆنیەکان ئەو یاسایە وەکو بەدیل بەکارهێنن بۆ هەر کەسێک کە سکاڵای هەبێت لەسەر کەسێک کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکان و یا لە ڕێگەی میدیای ئەلکترۆنیەوە با بڵێن کارێکی نایاسایی بەرامبەر بکە یا کارێک بکە یا ڕەفتارێک بنوێنێ کە وەکۆڵە عناسیری تاوانی تیابێ بەو یاسای معالەجەی لەگەڵاکەن کە ئەمەش هێشتا نەیتوانیوە با بڵێن چارەسەر بێ بۆ کێش و گرفتانەی کە لە میدیای ئەلکترۆنی یا لە تاوانە ئەلکترۆنیەکان یا لە تۆڕە کۆمەڵایەتەکانە دروزە بن بۆیە زۆر جار دادوەران بە ناچاری ئەگەڕێنەوە بۆ یاساکانی سزادانی عێراقی یاخود بۆ هەندێ لەو دەسەڵاتانەی کە دادوەر خۆی هەیەی ئەوەی کە پێڵێن سڵتەی تەقدیری دادوەر و ئەو خۆی یەکلایی ئەکاتەوە بەتابەت لەو دۆسیانی کە هیچ دەریچەیەک نییە یاخود ئەو بەڵگانی کە ئەخرێتە بەردەستی وەکو پێویست دەقی یاسایی لە بەردەسان نییە و ئەو یەکلایی ئەکاتەوە بەنسبەت حکوومەتەوە حکوومەت کە مەبەستمان لی حکوومەتی هەرێمی کوردستانە و بە کۆی وەزارەتەکان و دام و دەستگاکانەوە ئەمانە هەر یاسایەک کە جێبەجێ ئەەکەن و بەشێکی زۆری و یاسانی کە لە پەرلەمانە دەرێتێ فەقەرەیەکی تایە ئەڵێ بۆ ئاسان جێبەجێکردنی یاساکە وەزارەتی معنی ئەبێت چی بکە ڕێنمایی دەرکە ئێمە لە کوردستانە ئەو یاسایانی کە هەمانە کە وتمان نزیکەی دەیاسایە کە لە پەرلەمانەوە دەرچوون بۆ ڕێخستنی کاری ڕاگەیان و ڕۆژنامەگەری و ئەوانە تا ئێستا یاسای مافی بەدەزێنانی زانیاری ژمارە 11 ساڵی 2013 ڕێنمایی بۆ دەرنەکراوە کە جهەتی معنی دەستەی سەربەخۆی مافەکانی مرۆڤ و لە فەرمانگەی میدیا و زانیاری لە هەرێمی کوردستان ئەمەی کە دەرچووە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 تایبەت بەکاری میدیایی لە هەرێمی کوردستانە کە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی هەرێمی کوردستانەوە دەرچووە و لە ژمارە 305 ڕۆژنامەی وەقاعی کوردستانە بڵاو کراوەتەوە ناوڕۆکی ڕێنماییەکە پشتی بەستووە بە چەند یاسایە یەکێ لەو یاسایانە یاسای وەزارەتی ڕۆشنبیری کە لە ساڵی 2012 دەرچووە دەسەڵاتدەیا بە وەزیر کە ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی یاسای وەزارەتی ڕۆشنبیری دەرکە ئەم ڕێنمایی کە دەرچووە نزیکەی بە لاپەڕە نزیکەی 21 لاپەڕەیەەکە 21 بۆ 22 لاپەڕەیە بە مادە نزیکەی حەڤە مادەیە بە بەش سێ بەشی سەرێکیە بەشێکیان تەرخانە بۆ ڕێخستنی فریکوێنسی رادیۆ و تەلەڤیزیۆن کە ئەمە پشتی بەستووە بە ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 هەر لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە و کاتە بۆ ڕێخستنی فریکوێنسی رادیۆ و تەلەڤیزیۆنەکان دەرچووە ئەمان ئەبدەیتیان کردوەوە هەندێک گۆڕانکاریان تیا کردووە لە پاڵەمەیە بەشی دووەمی ئەم ڕێنمایە تەرخان کراوە بە میدیای ئەلکترۆنی کە ئەمە خۆی پرسیار هەڵەگرێ ئەمە کە یاسایەکمان نەبێ بۆ ڕێخستنی میدیای ئەلکترۆنی تۆ چۆن نەتوانی ڕێنمایی بۆ دەرکەی ئێمە یاسایەکمان نەبێ بۆ میدیای پەخشکراو کە رادیۆ و تەلەڤیزیۆن بێت تۆ چۆن نەتوانی ڕێنمایی بۆ دەرکەی و بەشی سێمی ئەم ڕێنمایە تەرخانە بە خاوەنددارەتی دەستگاکانی ڕاگەیاندن و لەگەڵ ڕێخستنی ڕێکلامی بازرگانی هەڵبەت وەکووتم
ئەوەی کە لە دیباچەکەیە هاتووە لەم ڕێنمایە هاتووە پشتی بە چەند یاسایەک بەستووە بۆی ڕێنمایەکەی درکا بەشێکیان وەکو وتمان یاسای وەزارەتی ڕۆشنبیریە بەشێکیان یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری 2007 ڕێخستنی ڕۆژنامەگەریە بەشێکی تریان ئەوەی کە پەیوەستە بە ڕێکلامەوە یاسای ڕێخستنی ڕێکلامی بازرگانیە ژمارە 4 ساڵی 2019 ئەمانە با بڵێن ئاعتیمادیان کراوەتە سەر بۆ ئەوەی ئەم ڕێنمایانەی تیا دەرچێت بە شێوەیەکی گشتی ڕێنمایەکە ئەتوانین بڵێم هەم خاڵی ئەرێنی تایە هەم خاڵی نێرینی تایە خاڵە ئەرێنیەکەی ئەوەیە وەڵامی بەشێک لەو داواکاریانەی خەڵکی وەکۆڵێ پیشەوەر و شارەزای بوارەکەی یاوەتەوە کە پێویستە فلتەرێک جۆرێک لە لێپێچینەوە دامرێ هەم بۆ میدیاوان هەم بۆ دەستگای میدیایی کە هەچی هاو بڵاوی نەکاتەوە هەچی کەوتە بەردەستی چاپ و پەخش و بڵاوی نەکاتەوە بەڵکو بە کۆمەڵێ فلتەرەوەی کە لە زمانی میدیایە پیاڵن دەرگاوان دابنێ بۆ ئەوەی ئەو بەرهەمانی کە لە کەناڵێکی میدیاییەوە دەرەچێ بەو دەرگاوانانەیە بڕوا ئەنجا بڕوە چونکە ئەم ساڵانی دوایی بەڕاستی هەستمان بەوە کرد هیچ کەناڵێکی میدیایی وەکو پێویست پشت بە دەرگاوانەکانی نابستێ نە لە ڕووی پەروەردەییەوە نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی کۆمەڵایەتیەوە نە لە ڕووی دەرونیەوە بۆیە ئەمە بەشێکی معالەجەی ئەوەی کردووە چارەسەری ئەوی بۆ داناوە بەشێکی دیکەی تەداخلی ئەگەر لەو پرسیاری ئەلکترۆنیەکەیە کە ئەگەر بۆ نمونە هەرێمی کوردستان کە شانازیەکە لەو 30 ساڵی ڕابردوو یەکی لەو شتانی کە زۆر جگی شانازی بۆ هەرێمی کوردستان ئەو ئازادیەکە هەیە کە ئازادی بڵاوکردنەوە ئازادی بیر و ڕادەربڕین ئازادی پۆشین ئازادی هەڵبژاردننی ئایدیا و بیر و بۆچوونەکان بەڵام شتێکە لە ماوەکانی ڕابردوو لەناو دنیای میدیای کوردیا زۆر جێگی سەرنج بوو کە هەوڵش ینی جەنابیشتان زۆر فۆکستان لەسەری بۆ لە ڕابردووە ئەو یەکە میدیا ئەلکترۆنی زۆر ڕۆڵی خراپێژێڕاوە وە کێشەی زۆری تایە و ئەگەر زۆرێک لە فەوزا لە کۆمەلگای کوردستان سەری هەڵا بێت بەشێکی گەوری بەم میدیا پەیوەندی بەم میدیایەوە هەیە لەبەرەوەی کە بۆ نمونە بارەگای تەلەڤیزیۆنەکان دیارن لە شوێن بارەگای ڕۆژنامەکان دیارن لە شوێن بارەگای رادیۆکان و خاوەنەکانیان و ناسنامەکانیان ئاشکرایە لەبەرەوە کەمتر تەلەڤیزیۆن و رادیۆ ڕۆژنامە و گۆڤارە چاپکراوەکان خەرقی یاسایان کردووە کەمترەوان تەشیریان کردووە کەمتر ئەوان ڕۆلیان هەبووە لە بابەتی ئەم جۆرە لە فەوزاکە لە هەرێمی کوردستان سەری هەڵاوە ئەگە ناوی بنێن فەوزای میدیا بەڵام زۆرترین فۆکس زۆرترین گلەیی زۆرترین کێشە لەناو دنیای ئەلکترۆنیات و بە تایبەتی شتۆڕە کۆمەڵایەتەکانە هەیە ئەم ڕێنمایانە ڕێکارێکی ئۆتۆریتایە کە بتوانێت بەشێک لەو فەوزایە بەشێک لەو بێسەروبەریە کۆنتترۆل کاکە دنیای ئینتەرنێت ناوێتە ناو کۆمەڵگەی کوردستان پرسیارێکی زۆر جوانە بەڵام ئێمە ئابێت تەچی لەسەرەوە بکەینەوە ئایا ئەو فەوزایی کە هەیە فەوزایە کە دروستکراوە یا فەوزایە کە گرێدراوی ئەو دۆڵکی پێشکەوتنی تەکنیک و تەکنۆلۆژیایە کە ئێستا سەرانسەری دنیای گرتوێتەوە کامیانە من نەزەکەم لە کوردستانە ئەوەی کە پەیوەندی هەیە بە میدیا ئەلکترۆنیەوە دروستکراوە چێ دروستی کردەوە حیزبەکان لەناو حیزبەکانە کام حیزبە دروستی کردو و پشکی شێری بەوەکە حیزبە دەسەڵاتدارەکان و حیزبە ئۆپۆزیسیۆنەکان ئەوانەی کە ناوی خۆیان ناوە دەسەڵاتدار و ئۆپۆزیسیۆنن ئەمانە هەردووکیان وەکو یەک بەشدارن لە دروستکردنی ئەو پاشاگەردانی کە ئێستا لە میدیایە ینی ئێمە زۆر جار تێبینی ئەومان کردووە کە بە بەرنامە واکەن ینی لەوە دەرچووەکە بڵێ ڕەنگە هەڵی ڕۆژنامەوانێک بێ هەڵی کارمەندێک بێ هەڵی دەستگای نەکرد بە بەرنامە جاران حیزبەکان بۆ نمونە مەکتەبی کۆمەڵایەتیانە بۆ گرکێشەیەکی کۆمەڵایەتی لە شوێنێکە هەبووە لە ڕێی کەوادری خۆیان و ڕێگەی پەیوەندیەکانەوە ئەچون و کێشەیان حەلە کرد و زۆر جاری ژارمەتی دەربوون بۆ دادگاکان ینی دادگاکانیش زۆر کێشەیان بۆ یەکلایینە بۆ یا دوایەوێ قەراری دادگا دەرەچوو لەسەر تەڕەفێک لە مەکتەبی کۆمەڵایەتەکان بە جۆرە لە جۆرەکان حەلەکران و معالەجە ئاکران ئێستا حیزبەکان وازیان لەوە هێناوە ئێسام ئەگەر چی ناویان ناوە بەڵام لە واقعیا ئیش بەواکەن مەکتەبی تۆڕە کۆمەڵایەتەکانمان هەیە لە جیاتی مەکتەبی ڕێخستن و مەکتەبی کۆمەڵاتی مەکتەبی تۆڕە کۆمەڵایەتەکان چییە هەر حیزبە و کۆمەڵێک کەوادری خۆی تەرخان کردووە بۆ ئەوەی پیجی سێبەر دروستکات پیجی بێدایک و باوک دروستکە بۆ ئەوەی لە دروستبوونی قەیرانێکە لە کێشەیەکە لە هەڵمەتێکی هەڵبژاردنە بەکاری بێنێ بۆ شکاندنی وەکۆڵە لایەنی بەرامبەر یا کاندیدی بەرامبەر کە ئیشی لەسەرەکە ئەمە بەشێکێتی ئێمە پێمان وایە کە دروستکراوە و ئەگەر حیزبەکان با قەرارێکی مرکزی بڕیار بن هەموو پیجە سێبەرەکانیان بوەستێنن هەزەکەم بەشێک لەو پاشاکردانی کە لە میدیا ئەلکترۆنیا دروست بووە
ڕاگیرێ. بەشێکی دیکەی هەیە پەیوەندی بەوە هەیە بە کولتوری کۆمەڵگەی کوردیەوەیە. ئێمە لە کوردستانە ئەوەی کە پێوترێت تەکنەلۆژیا تەکنیکەکەی گەیشتووە بەڵام لۆژیکی بەکارهێنانەکەی نەگەیشتووە. ینی ئێمە هەر یەکەمان سیر کە ئێستا بڕۆ ناو بازار سەیریکە دوایین مۆدلات بەکارێنی لە سیارەیە لە کامێرە لە سەعاتە لە مۆبایلە لە ئەپلیکیشنەکان دوایین مۆدلات ئێمانە بەکارێنن بەڵام لۆژیکی بەکارێنانیان هێشتا شارەزانین و هەندێک جاریش بەدەزان قەس هەندێک ئیژەکەین کە خۆمان ئەزانین نایاساییە ناپیشەییە ناوسۆڵیە ناکۆمەڵایەتیە بەڵام بەکارێنین چونکە تارگێتێکمانەیە ئامانجێکمانەیە ئەمانەوەی بیپێکین. بەشێکی دیکەی پەیوەندی هەیە بە بێسنووری و بێسانسۆری دنیای ئینتەرنێت و تەکنەلۆژیاوە کە تۆ ناتوانانی کۆنتترۆڵیکەی. یعنی یەکێ لەو کێشە سەرچانەی کە هەیە ئێستا ئەمریکا بۆ هەموو گەورەی خۆی تا ئێستا یاسایەکی نییە بۆ ڕێخستنی میدیا ئەلکترۆنی. ئەی چۆنە لە کوردستان مەسەلەن بیر لەوە بێتەوە کە یاسایە بۆ ڕێخستنی میدیا ئەلکترۆنی بکرێت کە هەنگاویش ناوە خوێندنەوەی یەکەمیشی بۆ کرا بەڵام بەڕاستی درافتەکەی ئەوەی کە بینیمان ئەوەندە خراپ بوو بە کۆڵێ سەد خۆزگەمان بەوە ئەخواست کە هەر نەبووە. کەسێک کە ڕێنمایی دەرەکایە کە یاسا دارێ ئەبێ ئەمانی لە بەرچاو بێ هەم ئەوەی لە بەرچاو بێ کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیەکی حیزبیە بە پلەی یەکەم کۆمەڵگەیە کە حزب تیا کۆنتترۆلی هەیە مؤسسات دەوریتیان نییە بەتایبەت مؤسساتی حکومی پەرلەمانی دادوەری ئەمانە زۆر وەکۆڵە زاڵ نین زەق نین دەسەڵاتیان نییە قسەی مەکتەب سیاسیە قسەی سەرۆکی قسەی ئۆرگانێکی حیزبی لە پەرلەمان و لە حکوومەت و ڕەنگە لە دادگایەک زیاتر بڕوە باسی واقعیاکەکەین لە ڕووی نەزەریاتەوە ڕەنگە جۆرێکی دیکە بێ و ئەبێ ئەو لە بەرچاو بگرێت کە ئێستا سەردەمی وەکۆڵی ئینتەرنێتە بێسنوورە بۆیە کە یاسایەک دەرەکەی ئەبێ هاگاشت لەمە بێ و بەبارێکی دیکەشە ئەبێ ئاگاشت لەوە بێ کە کۆمەڵگە و کولتوری کۆمەلگاکەی تۆ لە چه ئاستێکە لە چه ئاستێکی گەشەکردنایە کە یاسای بۆ دەرەکەی کە ڕێنمایی بۆ دەرەکەی بەداخەوە ئەوانە لە بەرچاو نەگیراون ینی ئەم وەکۆڵی سێ کوچکەیە لە بەرچاو نەگیراون تەنها وەکۆڵێ لە ژوورە داخراوەکانی ئەگەر ناوی بەڵێن لە ژوورە داخراوەکانی وەزارەت و ئەنجومەنی وەزیران و کۆمەڵە کەسی پەیوەست بەم کارەوە کۆبوونەتەوە ئەم ڕێنمایانەیان داناوە ڕێنمایەکان بۆنی ئەوەی لە یەکرێ تەسەڵوتی بێ لە تۆکە لە وەکۆڵێ لەسەر کورسێک دانیشتی ئەوانی خوارەوە دەمووی بە بچوو گەبینی زۆرتر ئەمرەکەی فەرمانەکەی بەو تۆنە قساکەی بۆ تۆنە بڕگاردەرەکەی بۆ تۆنە دەقی یاساکانە ڕێژیتەوە کە ئەمە خراپە ئەمە یەکێ لە خراپیەکانی ئەوەیە کە ناتوانرێت تەنفیز بکرێت یعنی تۆ چەنە زەختت زۆر بێ حزبی باز چەنە زەختی زۆر بوو چەنە هینی زۆر بوو بەڵام هەندێشت هەبوو کە بەریەکەوتنی هەبوو لەگەڵ هەستینەتەوەیە بەریەکەوتنی هەبوو لەگەڵ ئازادیەکانە بەریەکەوتنی هەبوو لەگەڵ مافەکانی مرۆڤ ینی هەندێک هەریاقی ئەبوو جێبەجیان نەکرد باشترین حەل ئەوەیە تۆ کە یاسایەک دەرەکەی کە ڕێنمایەک دەرەکەی پێش وەختەوە کۆڵە شەنوکەوی کە لەگەڵ ئەو جیهەتی کە تۆ ئەتەوێ بۆی دەرکەی بۆ نمونە تۆ یاسا دەرەکەی یا ڕێنمایی دەرەکەی بۆ ڕۆژنامەوان بۆ نابێ ڕۆژنامەوان ئاگای لێ نەبێت تۆ تەسەوڕەکەی ئەم ڕێنمایە کە دەرچوو دوای لە واقعی کوردستانە بڵاو کراوەتەوە ئەنجا ئێمەمانان کە زۆر مهتەمین بە مەوزوعەکە ئەنجا ئاگامان لێن بووە لە کاتێکا پەیوەندی زۆر باشمان هەیە لەگەڵ وەزارەتەکانی ڕۆشنبیری لەگەڵ ئەنجومەنی وەزیران لەگەڵ پەرلەمانی کوردستان لەگەڵ دادگاکانە زۆر جار وەکۆڵێک خۆبەخشانە داوامان لێکردوون ئەگەر شتێکتان پێویست بوو ئەگەر بڕگارێکی تازە ڕێنماییەکی تازە یاسایەکی تازە ئەتاوانەوێ دەریکەن ئەکرێ ئێمە هاوکارتانی لەوەی مناقەشەی بکەین لایەنە باشەکانی لایەنە کراپەکانی تاوتوێ بکەن دوایەوە بۆەوەی وەکۆڵە درافتێکی باش بچێتە ناو مناقەشە و لە نەتیجەشە یاسایەکی باش یا ڕێنمایەکی باش دەربچێت کاک دکتۆر ئەگەر دەستوندیەکە لە بابەتی دەرکردنی ڕێنمایەکە جەناب دووتت لە بەشیەکەم بەرنامەکە ئیشی میدیای پێ ناکرێت میدیا لە کوردستان ڕەنگە زۆر ئیشی پێ بکرێت بەڵام ئیشی میدیای پێ نەکرێت و ڕەنگە بەشێک لەو ئیشانەی کە بەڕاستی بە میدیا بکرێت ئەنی لەو ماوەی ڕابردوو من کۆمەڵێک پیج و سایتوانم بینی کە ناو هیچ کەسێکی لەسەر نیە هیچ ئەدرەسێکی لەسەر نییە و ئەو پەیامانەی ئەو بڵاوەکات و بەڕاستی لە قازانجی هیچ حیزبێکی کوردستان نیشان نییە ئەنی کەواتە بۆی هەیە ئەمە تەنها بە زمانی کوردی بڵاو بکرێتەوە بەڵام لەیکی لە دەوڵەتە داگیرکارەکانی خەڵکی کوردستان بڵاو بکرێتەوە ئەوەش یەکێک لە کێشەکانی ئینتەرنێت چییە ناسلاوێتیە
نەناسراوەتی تۆ نانزانی چۆن مامەڵی لەگەڵاکە تۆ لە قسەکان تا ئاماژە بەوە یا کەناڵێکی ڕاگەیاندنی تەلەڤیزیۆنی یا رادیۆیی یا ڕۆژنامە یا گۆڤارێک ئەمە شوێنێکی هەیە ئەزانی لەکوێیە سمێنە ئەگەر ناوزڕاندنی بە کەسێک کرد تۆ ئەتوانی بچی لێ پێشنەوەی لێ بکەیت بانکی بەردەم دەرگا بەس مەسەڵەن چۆن ئەو پێیجانە بانگەکەی چۆن تاقیقیان لێیەکەی کە هیچێن ڕەنگە وەکو تۆتە بەشێکیان لە دەرەوەی کوردستان تحریک و تەمویل و ئەوە بکرێن ڕەنگە هەندێکیان بە قەزدی تێکدانی ئاسایش و ئارامی هەرێمی کوردستان بێ یعنی خۆ هەموو ئەمانی تایە بەڵام قسەکەی من لەسەرەوەیە ئەم ڕێنمایە ئەتوانێ معالجە ئێمە بکەن ناتوانێت پرسیارەکەی منش لەبارەوەی ئوستازی خۆشەویست لەمەوە ڕابردوو من چەند وێبسایت و چەند پەیجەکەم بینی بۆ منەتیانە دژی پێکۆژیان لە کوردستان قسە کە بۆ من ئێستا حکوومەت هەرێمی کوردستان یەکێ لەو بابەتانی دروشمانەی بەرزکردنەوە پێکەوەژیان دروشمی خۆی سەیرەکە و کاریشی بۆ کەل ناوڕۆکی کارەکانیە بابەتی پێکۆژیانە من لەو ماوەی ڕابردوو لە وێبسایتێکی کە وێبسایتە یعنی پەیجی ژنێتە تەنانەت بڵێ لە تۆڕی کۆمەڵایەتیە بەڵام ژمارەیەک پەیج و شتی هەیە چەناڵی هەیە لە تیلگرام لە یوتیوب لەکوێ ئەم دەستگای ئیش بووەکە کە قسە لەسەرەوە بکات پێکۆژیان لە کوردستان بابەتێکە دژی ئیسلامە دژی پرەنسیپەکانی کۆمەلگای کوردیە و لە قازانجی بۆ نمونە ئەو ئاینێک دەستنیشانەکات یعنی هەندێک جاریش بەڕاستی ئێمە سەرباری باوەڕمان بە ئازادی بوون باوەڕمان بۆی کە کۆمەلگاکەی ئێمە دەرفەتی زیاتری پێ بدرێت کراوەتر بێ بەڵام زۆر جار ئەم کراوەتر بوونە بەڕاستی استغلال کراوە بۆ شتی خراپ بەتایبەتیش لەلایەن نایارەکان هەرێمی کوردستان بەتایبەتیش لەلایەن ئەو خەڵکانەوە کە ئەمە چۆن ڕێگری لێکرێت من پێم وانییە هەمووی هەر نایاری هەرێمی کوردستان بەشێکین لەوانەی کە بە دۆستی هەرێمی کوردستانیش ناو ئەبرێن ئەوانیش بەشدارن لەم پرۆسەیە جگە لە پێکەوەژیان با من نمونەیەکی ترێ بەمێ لەسەرەوەی کە ئێستا هەندێک کەناڵ بە بەرنامە ئیش لەسەر سپیکردنەوەی تاوانەکانی حزبی باسی عەرەبی ئیشتراکیەکەن ئیش لەسەر هێنانەوەی ناوی سەدام حوسێن و دیکتاتۆرەکانی ترەکەن و ئەدەبیاتی با بڵێن بەعز بڵاوەکەنەوە لە ڕێگەی میدیاکانیانەوە لە ڕێگەی پەیجەکانیانەوە لە ڕێگەی ئەمانە کە ئەمە لە دنیاە با بڵێن بە تاوان ناسێنراوە ینی دوژمنێکی سەرسەخت بۆ مناگر بە نسبەتی کوردەوە لێ بکەی ئەنفال و هەڵبجێ بەسەری ناوی تو ئێستا ئیت تعزیزیەکەیت و بڵاوەکەیت و وەکۆڵێ بازارسازی بۆ جوانیەکەیت و هەتا وەکۆڵە دەسەڵاتی کوردی و حکوومەت و پەرلەمانوانەشی پێشوبهێنی کاڵی ئەوەی ئەو زۆر باشتر بوو لەمە بەڕاستی ئەمانە پێویستی بە سنوودارکردن هەیە بەڵام ئایا سنوودارکردنەکە لەکوێوە دەست پێەکە ئایا هەموو شتێک ئەتوانین بە یاسا بیکەین من خوێنی دکتۆراکەم لە بەریتانیا بوو شارێک هەیە لە بەریتانیا خەڵکی خۆرەڵاتی ناوەڕاستی زۆرتیایە ینی زۆری نەپێگەێنن لەو شارەیە حکوومەتی بەریتانی بوو ئەوەی هەندێجار کە یاسا و ڕێنمایەکی خۆی دەرەکە ئەزانی چی بەکارێنێ جگەلەوەی کە هەموو تەرەقەیەکی کە خۆیان ئیمانیان پێێتی لە ڕێگەی میدیاوە لە ڕێگەی با بڵێن کتابوونا و کتابوکم و ئەوانە بڵاویەکەنەوە بەشێک لە یاسا و ڕێنمایەکان لە ڕێگەی مزگەوتەکانەوە بڵاوەکەنەوە بۆەوەی ئەزانێ ئەم کۆمەڵگەیە ئەم شارە تاسیراتی بۆ نمونە مزگەوت لەسەری زیاترە ئێت ئەوەش بەکارێنە وەسیلێش بەکارێنێ گرنگەوەی ئاسایشی کۆمەڵایەتی کۆمەلگاکەی تێک نەچێت من هەزەکەم لە کوردستانە پێویستمان بە زیاد لە دەرگا و دەواازەیەک هەیە بۆ ئەوەی وا بکەین ڕەوشی میدیا باش بێ ینی هەر بە تەنها لە ڕێگەی یاسا و زەخت و زۆر و ڕێنمایی ئەوانەوە ڕەنگە چارەسەر نەکرێت بەشێکی ئیشی گەورە ئەبێ ئێمە جگەلەوەی وەکۆڵێ بەڕسمی لە ڕووی حیزبی و لە رووسیاسەوە ئەبێ قرار بێن ئەم حیزبانە ئایا ئیمانیان بە ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری هەیە یان نە ئەگەر ئیمانمان هەیە ئەبێ زەمینە سازی بۆ بکەین وانە ئەبێ بەهێزیکەین ئەبێ ئیدامی پێبین بۆ نمونە ئێستا ئەو ئازادی لە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەریە دەستەبەرکراوە هەرگیز لەم ڕێنمایە دەستەبەر نەکراوە نمونەیەکە بەمەیە لە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەریە ئاڵێ هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان ئازادە لەوەی دەستگایەکی ڕاگەیاندن دابمەزرێنێ بە کۆمەڵە مەرجەکانی ینی ماقولن بەڵام لەم ڕێنمایە مەرجەکانی دامەزرانی کەناڵی ڕاگەیاندنی هێندە تونند کردوێتەوە ینی هەموو کەسێک ناتوانێت دامەزرێنێ هەم لە ڕووی مادیەوە ناتوانێت هەم لە ڕووی هینەوە ئەم توندکردنەوە بەشێکی باشە چونکە لە نەتیجەیان نابێ وەکڵێ ئەم بوارە کە پێی ئەوترێ بواری ڕاگەیان و ڕۆژنامە نابێ بێخاوەن بێ ئەبێ شوێنەکە بێ ئاگاداری بێت چیەکە چۆنێکە بۆ کێیەکە بە کامە ئامانجێکە لە پێناوی چیەکە چێ دامیەکە ئەمانە گرنگن ینی دەستنیشان بکرێ سکێچێکمان هەبێ دەستنیشانی ئەمە بکە کە توەتەوە میدیا دەکەی ئەبێ وەکۆڕ ڕەشاوی ئەمانە بکەیت
ناکرێت تۆ میدیایەک دەرکەی لە کوردستانە بێ بەڵام ڕەچاوی یاسا بەرکارەکانی هەرێمی کوردستان نەکەی ناکرێت تۆ بچی لە وەزارەتی ڕۆشنبیری داوای مۆڵەت بکەی بەڵام بەگوێی ئەو پرەنسیپ و بنەمایانە نەکەی کە ئەم حکوومەتە و ئەم پەرلەمانە و ئەم چیانەی لەسەر دروست بووەوە بە دژی ئەم چیانە بەکاری بێنیتەوە یعنی ئەمانە ضرورە هەبێ و تیاشایەتی بەشێک لەوانە بەڵام ئەوەی کە نازەڕورە تۆ میکانیزمی کردنەوەی میدیایەک یا میکانیزمی دروستکردنی دامەزراوێکی میدیایی هێندە قورس بکەی ئیتر ببێتە جۆرێک لە سانسۆر ببێتە ئەوەی کە لە جاتێوی پەرە بە بەرفراوانکردنی سنوورەکانی ئازادی دەربڕین و ڕۆژنامەگەری بکەی ئیش لەسەر بەرتەسکردنەوە و بچووکردنەوەی و هەتا خنکانی بکەیت ئەمە یەکێ لە خراپیەکان کە لەم ڕێنمایە هەیە خراپیەکی دیکە ئەوەیە مەسەلەن ئەو ئازادانی وەکو وتمان ئەو مافانی کە لە یاساکانی دەستە بەرکراوە لەم ڕێنمایە وە کۆڵی یا گرتوویەتیەوە یا ئەوە بەرتەسکی کردوێتەوە کە بەهای بۆ یاساکە نەهێشتوێتەوە ئەنجا بەشێکی دیکەی گرفتەکە ئەوەیە ئەم ڕێنمایە وە کۆڵێ دەزۆردانی لە کۆمەڵی بابەتا کردووە کە ئیشی ئەم ڕێنمایە نییە بۆ نمونە ئەم ڕێنمایە پشتی بەستووە لەو سۆنگەیە واڵە ڕێنمایەکەیدا ڕشتووە کە لەبەرەوەی لە دەسەڵاتی وەزیری ڕۆشنبیریەیە کە ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی یاساکان دەرکا کە وەزارەتی ڕۆشنبیری تیا کراوە بەتەڕەف بۆ نمونەوە توانێت بۆ یاسای وەزارەتی ڕۆشنبیری ڕێنمایی دەرکە بەڵام بڕۆ یاسای وەزارەتی ڕۆشنبیری بخوێنەوە بزانە باسی میدیاکە یا باسی تیپە هونەری و میلی و نازانم ئەوانە معنی بەکاری ڕۆشنبیری معنی بەکاری ڕۆشنبیری بەس ئوستاز با منێک بکەم لە بارەی ڕێنماییانەوە کە بۆ نمونە لەسەر ئەهلیەتی ڕۆژنامەنووس قسەی کردووە و خاوەنی کەناڵ ڕاگەیاندنەکان کە باسی هەبوونی بڕوانامە و ئاستێکی معریفی و کەسێتی قانونی ئەوە ناکات یعنی من لە واقعی کۆمەڵگاکەیان بەشێکشی پەیوەندی بۆ نییە کە خاوەنێکی گەورەیە کە بۆ نمونە خەڵکی لە کوردستان ڕۆژنامەنووسە خوێندەواری ینی کەمە بەڕاستی تۆ لە کەسێکی نەخوێندەوار چاوەڕێی میدیایکی باشەکەیت ناخێت خاوەندارەتی میدیایی یەکێکە لەو کێشانەی کە لە هەرێمی کوردستانە پاشەگەردانی دروست کردووە بەڵام ئەم خاوەندارەتی میدیایە بزانین ئەبێ بگەڕێنەوە بۆ ئەوە کۆڵ ڕەهەندە مێژوویەکەی بزانین ڕێگۆڕیشاڵەکەی لەکوێوە هاتووە ئێمە لە ساڵی 1993 یاسای ژمارە حەڤەی حیزبە کوردیەکانمان هەیە کە لەوێ دق تایەتی مادەی سێمیەتی ئەڵێ هەموو ڕێکخراوێکی سیاسی بۆی هەیە دەستگای ڕاگەیاندنی خۆی هەبێ بۆ ئەوی بانگەشە بۆی نەکەی بکە لەوێ دەستنیشانی نەکردووە مەسەلەن چەند دەستگای هەبێ چێ بێ ئەوانەی کە ئیدارەیەکەن لە چ بوارێکە هەبێ ژمارەکەی چەند بێ ینی ئێستا بۆ نمونە حیزبی کوردیت هەیە ینی بە هەموو مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و هەمووی کۆکەرەوە ڕەنگە 100 کەس نەبێ ئێ معقولە مەسەلەن 20 کەناڵی ڕاگەیاندن هەبێ بۆچێ ینی ئەمە ئەبێ ڕێک بکرێتەوە بۆیە من ئەوە بە نقطەیەکی ئیجابی ئەزانم ئەگەر خاڵی دەستنیشان کردبێ بۆ ئەوەی کە خاوەندارێتی میدیایی چۆن لە کوردستانە ڕێک بکرێتەوە ئێمە لە 2023 یاین هەر کەسێک کە هەڵەسێ وەکو تۆ تو بەشێکیان خوێنەواری نییە خوێنەواری هەر ئەوە نییە مەسەلەن بخوێنێتەوە بنووسێت خوێنەواری میدیایی نییە ینی تۆ کە کەناڵێکی میدیایی دا ئەمەزرێنی ئەبێ خوێندنەوەت هەبێ ئەم کەناڵە میدیایە ئامانجی چییە بۆ چێ پەخشەکە دۆستێکێ دوژمنێکێیە ئەو پەیامانی تۆ پەخشیەکەیت و بەرەمیانە ئەچێتە خانەی خزمەتکردن بە کامیانەوە وانە بۆیە پێویستی بە خوێنەواری میدیایی هەیە کە لەمەیە ئەم خۆشببختانە دەستنیشانی کردووە ئەڵێ ئەو کەسێک کابێتە بەرەوەبری کەناڵێکی ڕاگەیاندن مەرجە دەرچووی بەشێک لە بەشەکانی ڕاگەیاندن ڕۆژنامەگەری بێ لە هەرێمی کوردستان کە ئەمە خاڵێکی زۆر باش ئێمە لە چەندین کۆنفرانس و کۆڕ و کۆبنەوەی وەکو ڕاستپاردە بەرزمان کردوێتەوە جێی خۆشحاڵەیە کە جێی کراوەتەوە بەڵام ئەوەی کە وەکۆڵە تەناقوز دروزەکە دژێکی دروزەکە لە پەنای ئەوەیە مەرجێکی تری داناوە ئەڵێ خاوەنی کەسێکە بێت کە خاوەندارەتی کەناڵێکی میدیاییەکە بێت تەمەنی لە 25 ساڵ زیاتر بێت تێناگەن لەسەر چه ئەساسێ ئەم 25 ساڵە دانراوە لە فەقەرەیەکی دیکەیە ئەڵێ و کەسێک کە خاوەندارەتی میدیاییەکە ئەبێ ئەهلیەتی یاسایی هەبێ ئەهلیەتی یاسایی بەپێ قوانینی عێراقی و هەرێمی کوردستان واتە لە 18 ساڵ بەرەو سەرتر بە کەسێکی باڵغ و عاقڵ و ئەوە هێنەکە ینی جۆرێک لە دژێکی هەیە لە نێوان بڕگەکانە لەسەر تەمەنی 25 ساڵێکە ینی ناتەبیعی بوون چیە ڕەنگە بۆ نمونەگە کەسێک تەمەنی 18 ساڵ بێ ڕێگەی ئەهلیەتی قانونی هەیە بەڵام ئەم سەقفێکی زیاتریاوەتێ بۆی کە خەڵکێک کابێ بە خاوەنی کەناڵی ڕاگەیاندن ئەهلێتێکی باشتری هەبێ حتا ئێستا بۆ کاندید بوون بۆ پەرلەمانی کوردستان وابزەم تەمەن 25 ساڵە کە کەسێک بۆ هەبێ کاندید بۆ پەرلەمانی کوردستان ڕەنگە هەمووی لە 18 ساڵ بەرەوسەرە ئەهلیەتی قانونی لە هەندێک هین هەیە هەندێک چەمک هەیە با بڵێن چەمکی یاساییە ینی قابلی تەفسیر و تەحلیل نییە
بۆ نمونە کە لە یاسایەکە ئەڵێ شیاوی یاسایی هەبێ یا ئەهلی قانونی هەبێ واتە 18 ساڵ بەرەو سەرترە. تۆ کە 25 داناوە ئەو من و تۆین ئەڵێن 25 باشە و 7 ساڵی فەرقە و ڕەنگە عاقڵتر بێت تێگەیشتوتر بێ پێگەیشتتر بێ بەڵام خۆی ئەمە خەڵکمان هەیە 20 ساڵیشە 18 ساڵیشە لە 40 ساڵەکە عاقڵتر و تێگەیشتتر و هینترا بۆیە تەمەەن تەحدیدی ئەوە ناکە بەڕاستی ئێمە ئەڵێن مبەرڕەکە چیە پاساوەکە چێ 25 داناوە بۆ نمونە 26 داناوە 24 داناوە وانە ئێستا لە فەقرەیەکی ترا ڕاستی کردێتەوە ئەڵێ ئەهلیەتی یاسایی هەبێ ئەهلیەتی یاسایەکە بەپێی هەموو قوانین وانە دەستنیشان کراوە لە 18 ساڵ بەرەو سەرترەوە لەبەرەوەی سنی ڕشت تێپەڕێنێ لە مەرحلەی مناڵی تێپەڕێنێ و کەسێکە ڕاست و چەپی خۆی ئەزانێت و عاقڵ و ئەوانەیە ئەمەیان داناوە ئەمە کراوە باسە لەم ڕێنمایە دوو هێنیتیایە وەکۆڵێ دژی یەکەن پێچەوانەی یەکەن ئەبێ ئەمە بەڕاستی ساغ بکرێتەوە. ئەنجا لە بابەتەکانی دیکەیە کە هەیەی مەرجەکانی باوەڵێن دامەزرانی کەناڵی ڕاگەیاندن و ئەوانە مەرجی قورسی داناوە بۆ نمونە دەسەڵاتە زۆرەکەی جاران کە وەزارەتی ڕۆشنبیری هەبوو لەوەی کە دەستگایەکی ڕاگەیاندندا بمەزرێ بەتایبەت رادیۆ و تەلەڤیزۆن هەڵبەت ئەم زۆرتر نەچۆ بەلای ڕۆژنامە و چاپکراوەکانە لەبەرەوەی پێی وا بووە یاسای ژمارە 35 کە زۆرتر تەرخانە بۆ میدیا چاپکرا و تەختەی ئەوەی کردو بۆی ئەم ڕێنمایە بۆ ئەو نییە بۆ رادیۆ تەلەڤیزۆن بە دەرەجەی یەکەم ئیشی لەسەر کردووە دەسەڵاتەکەی یاوە بە وەزارەتی ناوخۆ یعنی تا وەزارەتی بۆ نمونە تۆ ئەتەوێت سمێنە تەلەڤیزۆنێک دامەزرێن تا وەزارەتی ناوخۆ موافقەت نەکات لەسەر جەنابێت لەسەر تەڵەبێکی جەنابێت و ناتوانین دەستکەی بە مامەڵەی دامەزراندنی کەناڵێکی میدیایی کە ئەمە ڕەنگە هەندێک جات ئیشکا دروستکە ڕەنگە وەزیری ناوخۆ لە حیزبی ئەلف بێ تۆ لە حیزبی جیمی کاڕۆی ڕەنگە بە مبەڕراتی قانونی بە تۆی ئەڵێ کە نایکەم بەڵام لە ئاساسە مبەڕراتی حیزبی بێ کامە خراپە وە پێچەوانەی یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەریە کە لەوەیە ئەڵێ تەنها ئاگادارکردنەوەیەک بەسە بۆ نمونە کەناڵێکی ڕاگەیاندن دامەزرێنی ڕۆژنامەیە یا رادیۆ تەلەڤیزیۆن ئەڵێ لە کەناڵێکی میدیاییە بڵاوی کەرەوە بۆ ئەوەی ئیشکال دروست نەبێ ئایا ئەم ناوی تۆ هەڵەبژاردووە ناوێکی دیکەی هاوشێوە نییە یا کەسێک بۆ گۆڵە سکاڵای نییە لەسەرەوەی تۆ بەمە تەنها ئاگادارکردنەوە واتە سیستمی ئاگادارکردنەوە بەکارێنێنرا بۆ ئەوە بەڵام لەمەیە ئەڵێ نەکەرەبێ سیستمی مۆڵەت وەرگرتن بەکاربێنیە بێ یەکەم وەزارەتی ناوخۆ موافقەت بکە دوای کە موافقەتی کردبینەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری لە خلالی 180 ڕۆژە ئەنجا لەو مودەیەش بۆ هەموو ڕۆتیناتی کە داینەوە بۆ وەزارەتی ڕۆشنبیری لەوێژە بێ موافقەی وەزارەتی گواستنەوە گەیاندن وەرگری موافقەی وەزارەتی ڕۆشنبیری وەرگری دەستەی ژینگە وەرگری ئەنجا لەوەشە لە ڕووی مادی شەوە مەسەلەن تەکلیفەکانی زۆرە بۆ دامەزراندنی تەلەڤیزۆن وابزانم 25 میلیۆنە بۆ رادیۆ 15 میلیۆنە بۆ وێبسایت 50 میلیۆنە بۆ چەپک ڕەپارەیەکی گەورەترە و لە ڕووی هینیشەوە جگە لە جانبە مادیەکەی مەرجێکی قورستریتی داناوە ئەڵێ ئەگەر جوابەکە ڕەفز بوو بۆ ئەوەی کە تۆ کەناڵێکی تازە دامەزرێنێت ئەبێت تا 2 ساڵ داوایەکی تر تەقدیم نەکەیتەوە بۆ دامەزراندنی کەناڵەکە یعنی ئەمە نازانین لەسەر چه ئەساسی هێنراوە هەزەکەی ڕێنمایەکان لە یاساکانی کە ئەم پشتی پێبەستووە بەشێکیان کە بۆ بەشێکیان پشتی بە یاسا بەستووە هەزەکەی ڕێنمایەکە لە یاساکە تونترە خۆی نابێت ینی ڕێنمایی کە دەرەکرێ بۆ ئاسان جێبجێکردنی یاساکە یانە بۆ تونکردنەوێتی و بەشێکی تری ڕێنمایەکەی کە کردوێتی بۆ نمونە بۆ میدیای ئەلکترۆنی ئەمە یاسامان نییە تۆ لەسەر چه ئەساسێک ڕێنمایی بۆ مەجالێک دەرەکەی کە یاسای نەبێت وانە بەشی سێم یان کە پشتی بە یاسا ڕێکخستنی ڕکلامی بازرگانی بەستووە و هەندێک وەکۆڵێ ڕێوشێنیشی بۆ ئەوە دانراوە و ئەوەی کە سەیرە لێرەیە باسی دەستگای ڕۆشنبیریەکە یعنی ڕێنمایی بۆ دەستگاکانی ڕاگەیاندن و ڕۆشنبیریش داناوەتەوە ئەگەر بتەوێ دەستگایەکی ڕۆشنبیری لە کوردستانە دابمەزرێنێ کە چەند کەناڵێکی میدیایی هەبێ جارێ ئەبێ بچی مۆڵەت وەرگری بۆ دەستگا ڕۆشنبیریەکە ئەگەر موافقەت کرا ئینجا بچی بۆ هەموو ڕۆتیناتی کە هەیە مۆڵەت وەرگری بۆ دەستگا میدیایەکانیشە ئەمە هەزەکەم وەکوتم هەر لە سەرتاوە هەم خاڵی ئەرێنی هەیە ئەم خاڵی نەرێنی هەیە بەڵام خاڵە نەرێنەکانیان ئەو نەبەرز کردوێتەوە خاڵە ئەرێنیەکانی شاردوێتەوە کە پێویست بوو پێشتر وەکوتم خەڵکی پسپۆری بوارەکە مناقەشەیان لەگەڵا بکرایەوە تاوتێ بکرایە و ئەو بەریەکەوتانی کە هەیە لەگەڵ مادە و یاساکانی کە لە کوردستانە دەرچوون ئەوەیان حەلب کردە ئەنجا بڵاو کرایەوە شێوەیە کە من بەڕاستی گەشتبین نیم بەوەی کە هەمووی جێبەجێ بکرێت دەستخۆش بە کاک دکتۆر شوان
هەڵبەت بەڕێستان لە ڕێکخراوی چاودێری میدیای کوردی مەلەفێکتان تایبەت بەم بابەتە کردوتەوە بووی کە بیکەن بە بابەتی سیمینار و گفتوگۆ و لە ڕێگە ئەلکترۆنیاتەوە وەرگرتنی بیر و بۆچوون و پرسیارەکانی خەڵک و وەڵامدانەوەی و ڕەنگە مشارەکە پێکردنی کۆمەڵە خەڵکی پیشەگەری بوارەکە چ لە ناو کەناڵەکانی ڕاگەیاندن چ ئەکادیمیەکانی ناوزانکۆ کە دڵنیام بۆ داهاتوو ئەکرێ ئەو جۆرە لە دیبیت ڕۆڵێکی باشی هەبێت لەوەی کە بەرچاوی وەزارەتی ڕۆشنبیری ڕۆشنتر بێ و ڕێنمایەکان باشتر بێ ئەگەر ئێستا جۆرێک لە نیگەرانی هەیە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە سەبارەت بە خراپ بەکارهێنانی میدیا و خراپ بەکارهێنانی ئەو یاسا باشانەی کە لە پەرلەمانی کوردستان بۆ خزمەتی ڕایگشتی بۆ خزمەتی کەناڵەکانی ڕاگەیاندن بۆ خزمەتی خەڵک دەچوون ئەوش بۆ خۆی جێگەی نقاشە ئێمە لە داهاتووە لەگەڵ جەنابەت و لەگەڵ کۆمەڵێک ئەکادیمی دیتر و زایدەن میدیاکارە پیشەگەرەکان گفتوگۆەکەین لەبارەوەی کە چۆن خزمەتێکی باشتری ئەم دۆخە بکەین ئەگەر میدیا لە کاتی ئێستا بۆتە دەستگایە قسە لەسەر هەموو شتێکەکە چۆن میدیایەکی ڕێکخراو بێ و میدیایەکی باشتر و کاریگەرتر بێت سوپاس بۆ ئامادەبوون جەنابەت لە بەڕێمی ڕاوە. وەڵایە هەرتەنها ویستم یەک دوو جملە لەسەر ئەو هەڵمەتە بڵێم. ئەم هەڵمەتە ئێمە ڕێکخراوی چاودێری میدیای کوردی وەکو ڕێکخراوێکی قازانجنەویستی ناحکومی کە لە 2007ەوە دامەزراوە ئیش لەسەرەوە کە چاودێری ڕەوشی میدیا بکات چونکە بەڕاستی دۆخێکی زۆر خراپە. ئەم هەڵمەتەی کە ئێمە دەستمان پێکردووە خۆزگایە بەر لەوەی لە وەقایعی کوردستان بڵاوکراتەوە دەقی ڕێنمایەکەمان هەبوایە بۆی پێشتر بمان کردایە بۆی ئەو بیر و بۆچوونانەی کە لەسەر ڕێنمایەکە هەیە بمانتوانێت کۆیان بکەینەوە خزمەتێک بۆ وەزارەتی ڕۆشنبیری بکەین. بەڵام ئێستاش وەکوڵە زەرەر لە نیوەی بگەڕێتەوە هەر قازانجا ئێمە قسەمان لەگەڵ وەزارەتی ڕۆشنبیریە کردووە لەگەڵ جێهەتی مانیە ئەوانی کە لە پشت دەرکردنی ئەم ڕێنمایانەوە بوون ئاگادارمان کردنەوە لە ناوەڕۆکی هەڵمەتەکە و وتومانە بە باش بەکرابەچی لەسەری هەبێ چ لە کەناڵەکانی میدیایە باز بکرێت چ ئەوانی کە بەوتار و بە سەرنج ڕاستەخۆ بۆ ڕێکخراوەکەی هێنن لە پیج و لە ماڵپەر و لە یوتیوبی دیجیتال میدیای چمەک هەموویان دابەزێنین بۆ ئەوەی بتوانرێت خزمەتێک بەم پرۆسەیە بکرێت چونکە ئەمە پەیوەندی هەیە بە ژیانی هەمومانەوە شتێکی هەروە ئاسان نییە و تەسەوریش ناکەم هەروە ئاسان تێپەڕێ و کاریگەری و کاردانەوەی گەوری بەدوایە ڕەنگە بگاتە ڕادەی ئەوەی کە سەر لەبەری ڕێنمایەکە ڕەفز بکرێت چونکە ئێستا ئاگادارم هەندێک ڕێکخراو بەنیازن هەڵمەت و ئیمزاکۆکردنەوە بۆکەن بۆ ئەوی بیوەسێن بۆی نەکرێ ئێمەدەوارین ئەم ئێمە و با بڵێن حکوومەت و دەسەڵات وانە هەردوو لامەن و خەڵکیش بەگشتی ئامانجێکمان هەیە کە میدیا بە باشی بەکاربێنرێ هەم بەرەمێنەر و هەم بەکارهێنەر بەڵام میکانیزمی ئەوەی کە باش بەکاربێنرێ بەڕاستی بەو شێوەیە نابێت کە لەم ڕێنمایە هاتووە هیوادارین سوود لە سەرنجی کەسانی ئەوەی پیشەوەرن لە مەجالەکەی و ئەوانەی شارەزان و ئەوانەی تەکنیکین بگاتەوە بە وەزارەت و بە ئەنجومەنی وەزیران و وەجێتی معنی بۆ ئەوەی بە زوویی بتوانن هەمواری بکەنەوە. دەستان خۆش لە بەدڵنیاییەوە یاسا و ڕێنمایەکان شایانی هەموارکردنەوەشن بۆ ئومێدی کە هەموارش بکرێتەوە. زۆر سپاس بۆ کاک دکتۆر شوان ئادەم ئەیڤە سەرۆکی ڕێکخراوی چاودێری میدیای کوردی کە لە بەرنامەی ڕافە ئامادە بوویت. زۆر سپاس. ئەزان بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی ڕافە تا ڕافەکردنێکی تر بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ بێت.